ماگە بێتە ماگێکی خێر خۆشی و ئارامی بۆ گشت مسلمانەکان گەردەن ئازاوی تەبایی لەگەتر بڵاو بنەوە لە بنەوەی ڕقوکینە و لەگەڵ یەکتری چکە وڵات بەهار بەڕقوکینە بەسەر ناکەوێت وڵات بە خۆشی بە شادی لەو کاتێکی ئێوە لە ڕۆژە هیچ ناخۆن شەکرەتان هەندێک دابەزێ و فشاردانێتە خوارەوە ئەبێ کاتی شکاندنی ڕۆژوەکەتان کاتێک کە خواردن نەخۆن ئەبێ ئەو شەکرە قەرەبوو بکەنەوە لە جەستەتانە چونکە ئەبێتە هۆی بێهێزی و کەمبوونی خوێن. خەڵک زۆر متوی بازارەکان دەبی بازار زۆر یعنی بازارکردن زۆر دەبی دەستە بازارەکان بەس نازم حەز بە شتەش دەکەم کە خەرک زۆر زیاد لە پێشتی دەکڕی وەکو بابرێن شەربەت و ئەو شتانە کە ناشخورێ نان و ئەوەنە ئەگەر بکرێ کەمتر سەرفکەن شەش زۆر باش دەبێت. داواکارین لە بازرگانان لەو کەسانەی کە بازرگانی دەکەن بڕێک ڕقمیان بەو ملەتە هەژارەی دابێتن چیتر چشت و یعنی ئیستیغلالی وەزعەکە نەکەن بۆ ئەوەی بڕێک هەرزانی و چاویان لەو ملەتە بێتن. کورد لە خۆی زیاتر هیچ بە بڕوای من کورد دۆستی نییە پێویستە یەکگرتوو بین و هەموو پێکەوە دەست لەناو دەست تێبکۆشن بۆ سندنی مافەکانی کورد. پێویستە لایەنە سیاسیەکان یەکگرتوو بن بۆ بتوانن لە بەغدا بە یەک دەست بە یەکدەنگ بە یەکڕان قسە بکەن لەسەر مافەکانی کورد داوای مافی کورد بکەن. وەکو گەنجێک وا باشتر دەزانم کە ئێستا و هەڵبژاردنی پەرلەمانی عێراق تەواو بووە لایەنە کوردستانیەکان هەمویان یەکدەنگ بن بە یەک بیر و ڕا بە یەک پەیمانی نوێ بستنی عێراق بۆ ئەوەی مافە دەستوریەکانی گەلی کوردستان بەدەست بێنن.